دەربەندی خان سروشتێکی طبیعی جوانی هەیە وەکو دارستان و ئەو دوو دەریاچەی کە هەیەی دەریاچەی دەربەندی خان و دەریاچەی دێوانە کە لەم دوایە دروستیان کرد و خاڵێکی تریش ئەوەیە کە ناوچە سروشتێکە زۆر لە شارەوە دوور نییە، ینی ئەو پەڕی بەدە دەقە بە چارەکێک تۆ ئەگەیتە ناوچەیەکی خۆش و ئارام کە تایبەتمەندەکانی گەشتیاری تایە. تایبەتمەندی گەشتیاری بۆ منە تۆ ئاوەکە هەیە لەگەڵ دار و دارستانی تایە کە سێبەرە ئینسان ئەتوانێت کە ئیسراحەتی لە پەنا بکات. زۆرتر لە ناوچەکانی ناوەڕاست و خوار لەوە چه شوێنێکی گەشتیاری نەبێت، بەڵام لێرە شوێنە سروشتێکە لە دەربەنی خانەوە زەنجیرەی چیا و سروشت زیاتر دەستی پێەکە کە سەرنجی گەشتیارە عەرەبەکان لە ناوەڕاست و بە باشووری عێراق یەن بۆ ئەیرا بۆ گەشتیاری، ینی سەرنجی ئەوانی زیاتر ڕاکێشاوە. بەڵێ گەشتیاری ئێرانیش هەر بە تایبەتی ئەوانەی کە تۆزێک هەستی کوردایەتیانی نەحەزەکەن، ینی ئێرا وەکو ناوچەیەکی کوردی و کە حکوومەتی کوردی هەیە بیبینین و ئەوانە شەر یەن، ینی گەشتیاری بیانیش حتایەت. سەبارەت بە پاراستنی ئەم ناوچە گەشتیاریە من بەرپرسایەتەکەی ئەەکەمە دوو بەشەوە، بەشێکی پەیوەستی بە هاوڵاتی و ئاستی ڕۆشنبیری و هۆشیاری هاوڵاتیەوە هەیە کە ئەتوانم بڵێم لە 95 گەشتیارەکان کە یەن بۆ ئێرا پابەند نین بە ئەو ئاستە ڕۆشنبیریان نییە، پاشماوەی خۆراک و پاشماوەکانیان جێڵن بە شێوازێکی هەڕەمەکی ئەبێتە هۆی پیسبوونی ژینگەی ئەم ناوچەیە و بەشەکەی تریشیان پێوەستە بە حکوومەتەوە. حکوومەت دامێکی وای نەکردووە، یان بۆ منە هیچ نەبێت لە کاتی گەشتەکانە چالاکیەکی وای نییە، هیچ نەبێ مەسەلەن چەند لیژنەیەکی بێ بە شێوازێکی خێرا ڕێنمایەک بداتە ئەو خەڵکە کە ڕێنمایەکی پەروەردەی بداتە ئەو خەڵکە کە ئەم ژینگە جارێکی ترێنەوە بۆی بۆچی ئاوا بە هەڕەمەکی پیسی بکەن. ئەنجا ئەگەر یاسایەکیشدا بندیە، ینی بۆ منە ئەوەی کە تێتە ئەیرە دووبارە گەشتەکەی تەواو کرد و گەڕایەوە، ینی هیچ نەبێ پشکنینێکی بۆ بکرێ ئایا بزانم پاشماوەکەی لەوێ فڕۆداوە یا هەڵی گردووە لەگەڵ خۆی ئەیواتۆ بۆ شوێنی تایبەت کە هەڵەگیرێکە حاویەکانە.